لە گەرمیانی یادی 45 ساڵەیدا مەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز ڕاگیرا لە مەڵبەندی ڕیانزەی ڕێخستنی گەرمیانی یەکێتی بە ئامادەبوونی کەسوکاری شەهیدان و پێشمەرگە دێرینەکان و ئەندام وڵایەنگرانی یەکێتی مەراسمێکی تایبەت بەو یادە ڕێکخرا. گەنجان و کادرانی یەکێتی لە ئێستادا چاوەڕوانی زیاتری نوێبوونەوەی یەکێتین و دەرەنجامەکانی کۆنگرەی چوارەمی یەکێتی بە گرنگ دەزانن. ئەم ڕۆژەدا بەڕاستی جێگەی خۆشحاڵیە ئێمە وەکو یەکێتی لە 45 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە یادی یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆنگرەی یەکێتیمان بەستووە و یەکێتی بە شێوازێکی نوێ لە قۆناغێکی تازەیە قۆناغی نوێبوونەوە قۆناغێکی کە بۆ یەکێتیەکان جێگەی ئومێدە بۆ خەڵکی کوردستان جێگەی ئومێدە بە بەرنامەیەکی تازە بە استراتیجێکی تازە بە پەیڕۆ پرۆگرامێکی تازە کە خۆی بینێتەوە لە کۆمەڵێک استراتیج و بەرنامەی تازە کە هەمووی ڕنگدانەوە یەبێ لەسەر ژیانی خەڵکی کوردستان لەسەر گەشەپێدانی یەکێتی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. پێشنیاری من بۆ هاوسەرۆکان یەکێتی ئەوەیە کە بەو دڵەگەرمەی کە هەیەە لەسەر ڕێبازیمان بەردەوام بن ئەو گەنجە خێنگەرمانەی کە هەیە بە دڵسۆزانە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکەن ئەوانە بێنە پێشەوانێ چکە زۆربەی زۆریان درێژە پێدەی ڕێبازی مامن و خوێنێکی گەنجیان هەیە. ئێستاش لە کاتێکا کە یادی یەکێتی دەکەینەوە یەکێتی لە قۆناغێکی نوێوە دەست پێ دەکاتەوە کە قۆناغی دوای کۆنگرەیە. من وەکو کادرێک بۆ خۆم چاوەڕێی ئەوە لە یەکێتی دەکەم کە لەم نوێبوونەوەیە بیری نوێ و هزری نوێ بەتایبەت لە ناو ژنانە بێتە پێشەوە ژنانێک کە توانا و کەفاایان هەبێ و بتوانن گەشە بە یەکێتی بدەن گەشە بە ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەن. پیرۆزبایی ئەم یادە شکۆدارە لە سەرکردایەتی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم هیوادارم بە بۆنەی ئەم یادەوە گەنجان زیاتر گرنگیان پێ درێ و بەرەو پێش بن. هیواداری یەکێتی کوردستان بۆ لەمەوە دوکە ئێستا هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆر سەختدایە ڕۆڵی سەرەکی هەبێت بۆ باسیکردنی هەرێمی کوردستان و گرنگی بە هاوڵاتیان و کادرەکانی خۆی بدات. لە مەراسیمەکەدا ژمارەیەکی بەرچاو لەلایەنە سیاسیەکانی سنوورەکە بە مەبەستی پیرۆزبایی 45مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی بارگای مەڵبەندی 11 گەرمیانیان کرد و لەلایەن لێپرسراوی مەڵبەند و